سڵاو و ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی زۆر زۆر خۆشەویستم بەخێر بێن چۆنن ئەحواڵتان تەزام درەنگە نیوە شەوە بەس سپێ بڕیار ئیمتیحانم هەبی بەس گۆتای ئیمتیحانەکەتان ناکرێ دواخرێ بەو جومعەی کۆلێژەوایە وتم بەخوای ئەو شەڕە خۆم هەر گەمانەکەم با لەگەر ژیرەکان گەمەی بکەم کوونەنگۆ وەزعتان کو ئەحواڵتان تەندروستیتان چاوتان ماچەکەم هەموو لایەک بەخێر بن کاکە بەرزە کاکە پۆلی 12 حەمە تایگەر دانیال حوسێن کاکە محەممەد کاکە ڕەزوان کاکە سیان کوردش ئازاد ئاماند DH کوردش حەکیم پاڤێڵ دەڵێ GTA دەکا ڤیونمە وڵای GTA ئەو GTA ئەم تەواو نەکردیە حەزنێ باشە لە بەخۆم هەگەمەی بکەم گوتم با بە لایف تاوی بکەم ژیر لەکوێ بەفر ژیر لەگەر بەفرێ کوی وەڵا باش بوو لە هەولێرە باریم کاکە ڕەوا کاکە بەمۆ کاکە کورد گەیمز کاکە مکەدارک ڕۆژزەمال نالی گەیمینگ بارین محەممەد منهەن بورە گەناتان باڵە دەخوێنمە شراوت گەیمینگ وەرزی عەلی سیدات تەڵحەت توانا زیرەک سەعام کوردش یوسف لەوەند سامان شێروان خالیت هەموو لایەک بەخێر بن هەموو لایەک بەخێر بن زۆر زۆر سپاسان دەکەم و شۆ لەگەڵم دەبن دوگمێن لایکم لۆ داگرن باو لایفە بڕوە بە خەچی دیکەش بێتە ناوانە ئاگیانی نییە ئیمتیحانێک مەبسپێنە بە حساب گوتم باشە زوو بنم پس ئیمتیحانەکەیان دواخست بۆ جومعەی بە بڕیار بۆ سپێن سەعانە بچمە کۆلێژی ئیمتیحان دەمەوە لە کۆلێژی وایە جومعانیش ئیمتیحان تەبیدی بچین بەس دوای گوتیان کاکە سەرمایە لەمار دانیشن ئۆکەی ساردە مێنە دەوامێ مش گوتم ئۆکەی مادام نەچمە دوامێ دەچمە خینە پێویستە چ بکەین پێویستە گەیمی بکەین ئۆکەی گەیمەرەکان دەبی هەموو کاتێکی خۆیان بقۆزنەوە دەبی یاری بکەن دەبی یاری بکەین ئۆکەی هەر کاتە کتێب لە بۆ یاریکردنی پێویستە یاری بکەی کاتەیەم چەند جارێت کە برێمەوە پێویستە یاری بکەی ئیمتیحان نەما پێویستە یاری بکەی ئیش نەبوو پێویستە یاری بکەی ئیشت هەبوو پێویستە یاری بکەی هەموو تا پێویستە یاری بکەن بەتابەتیەوە گەڕ بەیانی جومعە بێ هیچ ئەولای تێدا نیە ئۆکەی هیچ ئەولای تێدا نییە باشە هیچ ئەولای تێدا نیە هیچ یعنی تاس بێنە برێواناوە نیەشتیوە دەبی گەیم بکەی هەرە لە 12 ساری لاولێر بەفری باری زام عەندیکەیە زام سەیرە زام سوپرایزێکی گەورەیە لە بۆ مەخەچێ و لێرێ بەس مهم بەفر باری وادایڵ بەفر باری بەفر هاوڕێیان بەفر باری ئەرێ کات جبسەکە وەڵا رازە جبسەکان چیا بەسەرات جبسەکان لێرە بوو ئەوە تازە ئیشیان پێ بردیانە لێ گەل لە مێژەگەم نەکردیە گەل لە مێژەگەم نەکرد لەبەر ئیمتیحانی مەجالی گەمەکردنم نەبوو ئامادەن دەست پێکەین دوگمێ لایکم لۆ داگرن با دەست پێکەین یەڵڵا ئەو سەبسکرایبەری نوێمان هەیە کوردش گەیمینگ بەخێر بێ لە بۆ خێزانی ژیری بخێر لە ناو ژیرەکان سەبسکرایبەرێکی نێماوە بوو کوردش گەیمینگ سەبسکرایب چناڵ ژیری کرد زۆر عام فەرمی نەبوت بخێر بێ خێراتن دەکەین یا جەماعەتەم بە خێراتنی بکەن بخێر بێن بۆ ناو چەناڵی ژیری لە بۆ ناو ژیرەکان هەمومان پێکەوە جبزی مارکۆ بتخۆم جبسی مارکۆمان لەگەرە خەیمەخۆ جبسی مارخۆی خۆ ئەزەرە ناو لایف ستریمەی یەک دوو جبسان تاوا دەکەم خەمتان نەبێت چکە ئەم زۆر گەمەی دەکەم خۆتان زانم گەر لایڤی دەکەمەوە زۆر پێچی 3 ساعت 4 ساعت بەفشە دەڕوە لایڤەک مێ 6 ساعت نام چەندە بە ساعت چاری سپێن لایڤم کردبووە ئەم لایڤ کەم دەکەمەوە بەس بکەمەوە زۆر دەکەم یعنی زۆر دەڕۆم ئیلا کارەبا ببڕیان خوا نەخواستە شتێک بی ژیر و ژیر ئاکام بەردەوامن لە ژیربوون مستر ژیر ئەو قسەی دەکە
يلا كاكا امادنا امن امادما انغو اماده بن امن امادما يلا بعد سبيكين اوكي يعني جي تي اي ذا كاين واتش ووك نغوت اوكي زۆر مرحلە بڕیە لەناو جی تی ئەی بەربەری کۆتاییەکانی شما بزانم زۆر شوێنی خۆشم هەیە ینی لە شوێنێکی زۆر خۆشم ئاجا من تەمشا کۆد مۆدی بە کەیف خۆ بەکاردێنم سیجێ قەرەومانەیە ینی قەرەو نییە بە سیجیەشی مەیلە و عەزەڵات و شتانەمان هەیە ئۆ چرا گەیمینگ سەبسکرایبی کردم ئۆ چرا گەیمینگ زۆر بەخێر بێ ئۆکەی با جوابی تەلەفۆنی دێم زان چییە Speak on it. All right, Carl? Speak on it, قسە بکە Listen, Rosie's in a tangle. ئۆ شەلیار هەژار موسا زۆر ئەفەرین بەخێر بێ Slip round the office and see me, double quick. Yeah, thanks. Subscribe man. I to me, man, appreciate yeah, the right. opportunity. محەممەد تاهیر سبسکرایبی کردین بەخێری خێراتتان دەکەم بەخێراتتان دەکەم ئۆکەی بزانین چەند میشنمان هەیە جارێ لاوی هاوڕێ سبسکرایبی کردین زۆر بەخێر بێ چەند میشنمان هەیە بێت زەحمەت نازانم چیان میشنەکە یەحیا گەیمینگ بەخێر بێ میشن پێم وابی هاوڕێیان نازانم لێکوانە مچە دارک بەخێر بێ پێم وابی دەبی بچینەوە ژۆرە یەکەم جار نییە ناو ئەوە چشمان هەیە ئێستا چشمان هەیە لە زۆر جۆکەر بەخێر بێ ئێستا سۆریشمان هەیە بەزەوە ئێستا سۆرە باوەڕ ناکەم مەرحەلەی ئەوە بیتن نییە میرشاد کامل شقیق دوب خێر بێ remove waypoint place waypoint what you're in me بەخێر بێ ئەخوا سیارێک مەبوو لێرە ئەوڕێنام چی لەسراتە ئەولۆس ئەومان نییە دەنگمان زۆر خراپە دەنگی چاکەین میوزیش کەم کەینەوە لەبەر کۆپیڕایتی Okay, here we go. Yo, you dropped a bomb on me. Drop a bomb on me. رامین بەخێرەی ئەگەر ناوێت کەسێک نەبی کردکە لە کۆمنتی بینوسن بەخێراتنی بکەن یاڵە ژیرەکان جەماعەت ژیرەکان ڕەوا بەخێرەی پێویستە بچمە لای ئێستا سوورەی بزانم لەوێت چم مایە چکە لاس ڤێگاسەکەش تەقریبا ماتاوە دەکەمە من ئەو ڤێرژنە نوێیەکەی جی تی ئێ ڕێیان خۆشەویستم بە پلەیستێشن 5 تاقی دەکەینەوە گرافیک و شتەتی باشتیم ئەنانەمەس سەبسکرایبی کردین زۆر بەخێر بێ کاک ئەنانەمەس کاکە خوشکە نازانم چیانەنە مهم بەخێر بێ ئەمە ناو جی تی ئێ هەمە بەخێرێ هەمە فۆڕ ئەمە ناو جی تی ئێ هیواتم لێخوڕنی مۆتۆڕیە ماتۆڕ لەبەرچە لەبەرەوەی دەتانی بەی ساعت سیاولا تەرتیبات و مەرتیبات وەشتانە میران بەخێرێ نەکەی خۆلادا دامات بەخێرێ ماتۆر لەو وەزای خۆشاوڕێیانشە ئاتای مامو لە هێچدا بڕێ نومهان کاکۆ گەری دەبی ئەشۆ بگەینە 130,000 سەبسکرایبەری هیڤان مادی بەخێرەی ئەی بگەینیان نەگەینێ نازانم ئەو لە چێن دەرە منە دەڕۆم فرێس سوورەکە لێرێ بابا ئەو چ دەکەمە من دێم بەغێرەتی ڕۆم زای هاوڕێیان گەیم ئاخ گەیم چ لێ کردم لێدە ماژۆ مارەکەی بکە وەی زیگزاکە چی لەگەرە ئامودانە بکەین ئەو یەک ئەو دوو تکە ناتانم پێ دەبی وا بڕۆین تاوا دەڕۆم اون خشانە چی بکەن نەبوو ئاق خشانەکە بە ئەڕێچێ ئۆکەی
بیرم کردیە دەستی پلەیستێشن و ئێکسبۆکسی لێم تێکەرە بی زۆر جار بەدەتە ئاربی ئەو دەتە ئاریەک ئۆکێ سوورەکە لێرانەیە ئەو مەرحەلەی سوورە ئێستا سوورەم بزەب لە بیر نمایە چ بوو وەڵاهی لەو کاتێککە یاریەکە بڵاو ئەوە تیارەکەیە مەرحەلەی سیارەکەیە نەک تیارەکە سیارەکەیە ئۆکێ ئەومان نایە مەرحەلەچکە هەیە دەبی بچم ئەوی بکەم بەس لە بۆ کردنی وی پێویستم بەشتە چی بوو بەس ئەوەندە لە مێژە نەم کردیە بیر نمایە ڕێیان خۆشەویستم بازار بسمە ناو کاسینۆیەکەی بیرماتەوە مەرحەلەکەمان زانی چیان ڕێیان مەرحەلەکەمان ئەوە بوو دەبواە هەندێک زانیاری کۆکەمۆنەزە دزینە چی ئەنی یەک لە گەورەترین هایستەکانمان دەکرد پێم وابشتشی لە بابەتانە بوارەنەوە پێم وابشتشی لە بابەتانە پێم وابوو نازانم بزەب لە بیر نیە کەس لە بیرێکی دەبی لێکوانە چ بکەین لە پاش تاواکردنی مەرحەلەی ئەوە کەشم تاوا کردیم ناویسیە مەرحەلەی ئەوەکەم تاوا کردیە کورە ئەوی دزیەکەیەکەی لە ناو هوتێلەکەی ئەویشم کردێت هوتێلە باڵەخانەی ئارەنەوە بیر نمایە بزەب و چ خۆی بەزمیم ئەوم کردیە بەس دە پاشەوی دەبیت چ بکەی لە بیرم نییە نازانم دەبیت چ بکەم چکە لە مێژە یاریەکەم نەکرێت نزیکەی سارەکە بیگەمەکەم نەکردێت لە بەرەوەی 2021 کردم ئێستا 2022 سارەکە بی تقریبا خۆی چەند مانگێک نابێت سارەکە بیت What the hell ئەوە چ بۆ فرینە داکۆ داکۆ تیجی عنتە داکۆ How are you TGR دەبیستنی ناو کەسینۆیەکەی وە بزانم Watch yourself بەم نەرێ واچێت هاوڕێیانی زۆر خۆشەویستم ئەوە لێرەیە دەبیستنی ناو کاسینۆیەکەی ئەوە کاسینۆیەکەیە کا دەبی کاسینۆی اوكي وارێ هەڵەسی جیمس جوان کردی ها سپۆرت ملبامیە نیە ئێستا دیقەرەوە ژیار گیان بەخێرێ عەبدوڕەحمان گیان بەخێرێ هەموو بەخێرێن چاوتان ماسەکەم دانە بە دانەتان دانە بە دانەتان هەمووتان خۆشەوێ خێرە نەرەموتان ئۆکەی دەبی بچینە لای ئەو زارەکەی هانەسن ماپەکەی بەس بیرماتەوە بەزانم خوب بگەمێنێن هاوڕێن ئەو مشکلەکەم جارەکەیت کە نازانم گەیچی ئەو تۆ گەیشتی بیر نمابوو ژیر لایڤەکە ڕەشەکەی تۆ کورم لای ڕەشەکەمەوە ڕۆژ ناکەمەوە اوكي there are car have Hello. What's happening? Hey, What's some happening? top fanny Hey, down what's at that happening? pool pubs there. Leave it out, Dimlo. What's wrong with you? ئەوە زێدە زەمان زێدی ئەو ڕێنان لە چەحراکەی کۆمان کردینەوە ئەمە کریتیان زۆڵەتان زان Crack on, Rosie. Spit it out. I threw it all away. Okay, I had the power, the money, the ladies, but I couldn't lay off the blow. So I went into rehab, and everything went to shit. But so what? So when I came out, I started representing the Liberty City mob again. And that's how I ended up here. But no one family would trust another family to run the casino. اوكي So بري I على was Liberty put City forward ولا as a شارع neutral Liberty City. party. So now I spend my days O, waiting staka for lepšto. one family to cap me and blame Arre, the no, other staka one. lepšto. My only friend is a bird بەخواش named چ Tony. قۆڕەکەوە I never fucked anyone over in my life who didn't have it coming to ستەکەوە them. ئەوی پشتۆ زرکس پێکە Shit, let me think about this. You're gonna have to break it down بەخواش for چ me. قۆڕیە کرەوە Okay. The Sindacos بە are on ئەمە the خۆ بین work. مێرانە Okay, I mean, something terrible has happened to Johnny. I mean, he's in a shock-induced coma at the hospital Okay, across town. Now, the Forellis, they will take this opportunity to rub him out. Now, if any hit between the families succeeds on my turf, I will get I'll just the get axe, Corey bullet, Lepsto. machete, Okay, Oh, okay, yeah. relax. I'ma shoot over to the hospital and move the body or something. There you go, my love. Things ain't so bad, are they? زۆر سپاسی سیڤینگ گەیمینگ زۆر سپاس دەکەم مەمنون مەمنونم باڤێڵ جان زۆر سپاس هاوڕێیان ئەو ڕۆژ خۆش ڕوویدا لە ژیانی من ئەوڕۆ بە فەرمی زانیم کەوا دەبمە باب کەی دەبمە باب So here I am. The About to try Mababi and Mdara rescue chief. some guy and scared half to death. چ If خۆش you بوو wake up through all this, I'm و screwed. سپاسی پیرۆزبایەرەمتان دەکەم لە پیج فیسبوکی بڵام کردووە خەبەرەکەم زۆربەتان زۆربەتان حەت تقریبان هەر هەمووی پیرۆزبایەکی گەرم و گوڕ سوپاسی خۆشەویستەکانتان دەکەم
زۆر سپاس مەمنون چاوتا ماچەکەم پاسیارە موانەکەم مەمنونم مرحلەیە چیە لەبیرم نمایە زۆر سپاس جەماعە زۆر سپاستان دەکەم مەمنون Yeah, I'm here to pick up Mr. Sindako. Mr. Sindako, there must be some mistake. An ambulance just picked him up. Oh, okay. Thank you for your help. Okay, دەرێ Mr. Sindako دارەیەکی یاگوزاری هەڵیگرت مافیا that took John into find ambulance. Okay, دەیبچین ئەو ئەمبولانسەکەی بدۆزینەوە ئەمبولانسەکە بە جۆنی بردیە پۆلیسە پاک کردەوە لۆ پۆلیس بەدوم ناکات بێت واو WR سبسکرایبی کردیم زۆر سپاس بچین لای ئەمبولانسەکەی بدۆزینەوە جا ئەمبولانسەکەتە چێن دەرنازانم سێ سۆری دایتەما دەبیت لەو سێ سۆرەیەکە چیان هەوبی دەبێت جا هەر سێکی بپشکنم کەسە زانین چیان هەوە لەو سێ دەبی یەک لێرە بیتن ئەو تاوە یەک نێزیکم لێی Oh man! Oh, خلكة. كم استعمل ليدم. Remember to see how the driver reacts. They're the leader. Okay, مادام هاتنا خواري كاتو عينين أو كمستر سانتياغو يشيا أنا أو أمبولانسي نيا. ندوه كيتكا. شكو أجر دبي أجر أوان ما فيها كان زيبيان كلا أمبولانسا كيدم دبي أوان هري لما دستم هرين. نكبين أخواري. اوكي ديت عينت كبدو زينو عينت كديت شان ريفانيا ايش علي ربن واو سبسكرايبري نوع روكس ريلوكس خيري برا بخيري هوا مادام هرات هوا حما بخيري حما سبسكرايبي كردين زور سباس كمان سجلك امبولانسا كيف Carrauto! ورد Rausto. Odzara. Okay. All right, who's messing with Forelli business? Okay, دبي هرين. اوكي امبولانسا كمان دزين دبي استا ايش مهاراتنا خوشناو جيمنج اوفيشال زور بخير بي زور سباس دكم بو سبسكرايب كردنت كورا توتسي توتسي اوكي يا اخو لادن هات اسعاف مان بيا وعلى اساس دبشتو كتيه بس دانش تيز عيبينيا مدرو درسيهم ايش ما فيها ترتيبات وشكيهم فاسي جي تانا قال مستر فاسي جي ولادن اوكي جو بي بخوان لادنا زين ايش باشوش ابي بيبينه چين داره ده بيبينه سري اوكي دوري شبas قينا no problem خولادن ده خولادن تعرف ما بين نفر قبشتو دانش تيز عيبينيا
بەس بان قەس دەرێن زۆر نەخۆشە نەجمە چشمان لە دووە ئەستێرەک بەم دەرێت جاکاس باشە ئەوێن پیسی خوێڕێ بەم نەرێت جاکاس ڕێنجەی ئەوم بەدر نییە جێ کامیرم بەدر نییە شتەکەم شاری تۆلێتان کامیری بین نێرانە یەک ئەوەشی بکەم ترانسفۆرمە چی لێ دەین ئۆ ستۆری گەیم ڕۆڵ زۆر سپاس بۆ سەبسکرایب کردنت زۆر سپاس دەکەم برای خۆشەویستم زۆر سپاس دەکەین بە ناوی خۆم و هەواداران و بە ناوی ژیرەکان بە خێرات نەچی گەند دەکەین اوكي let's go okay here we go اوكي اشتني بلعكو وندرنج معنا او يسعفك معينا Hey, Johnny, how you feeling? I didn't think he was gonna be discharged till tomorrow. Hey Johnny, how you feeling? جماعتي ما في أي أوينا أورينا أنا إيطاليا كان $10,000 ما ورد. أوكي. أوه مش نسيم على بوبوزاني. أوه سي أو سيا كارل أو بوليسا كي I think. بوليسا أوكي. بيست ما مانتور شبه قرع. أوت مانتور. نروي. Lacko? Would be a good thing, huh? Yeah. مانتورم ده. مانتور. باشلو مانتور قد نادر لنا. Yes. مانتور كان بينا جيرا زين. هاري بوليسات. Shit! What the fucking hell? You can't stop me. You can't stop me. Bitch. ياك سلاح شن بينما أورين. ياك سلاح عم بينما. استبي ما هم بكرمو. God damn it. باشا. God damn it. أخوة glitch جميع. أجر نامنا باستاين ناجينا. Hey, it's just. سلاح لشيء. Where is سلاح? Gun. We need gun. Lots of gun. أوتي سلاح. ناف شاري سلاح يا برا أوتي. Okay. Respect. Thank you. You new to this driving thing? بيكو السؤال بوين لقوا لاعبين لاعب او ام بي سي سين عندك سلاح مكرين ازب سين الشري ام هيات مانتورا باز مانتور باز دي جي تي سان اندرياس تكل باز مانتور ابي دي كام في شيء الدعم مش بيشكي سلاح كذا بالليل بي Where is ammunition? Rise son of Rome. شاز یاریه باز نم کردی تا است. باز زام یاری جور نازاره. Don't you just love the smell of gun oil? اوکی. اوم دویتن باز قوله چی زور مانده براستی. چی انا بفری؟ بفر من ناس من بفری. بخوی هاد بفری. حتی پیش دکای ماری ما. خوی باری. زوزو باج يعني إصلاحاتهم كرد براستي شغلوا آسان كردم اوكي باوش بكرين Take it, hold it, love it. Take it, hold it, love it. Oh, yet and where subscribe كردين. Wow, what? Wow, just wow. Thank you, man. Thank you. Appreciate that. Thank you, man. Best not to mention where you got that, okay? سكيرو ديتا جيم باس يس كل هي تسمع بتنو جيم باس. سيتي بو اكس بوكس فيل سبنسر سبنه لبرنامج سفريك جيري معلومات زۆر گەورەم پێە لەسەر ئەو بابەتەی بۆچوونی خۆش مەروەها بۆتان شەرحەکەم ئینشاء الله. I didn't sell you this, right? اوكي ئەوەشتەوە ئارمەریش بکڕین ئەوەشتەوە
کەمە بکڕم ڕینی زۆر ناخۆشە GTA زۆر کۆنە زۆر منت ئارام بە خێر بێی سەبسکرایبی کردین زۆر سپاس Perfect for killing, pure and simple. The choice of the professional. وڵاهی هێور جان یاری گارۆڤارم لەسەر پیسی تاقی نەکردەوە تا ئێستا Okay? پیسەکەم ئەوەندە بەخۆت نییە و ئەگەر یاریەکەش لێسە بکەم ئەس بە جیاوازەکەی ناکەم زۆر The wars are coming, you hear? تەواو گراپ مای بۆڵز سەبسکرایبەری نوێمانە زۆر بە خێر وێ ناوە زۆر خۆشتەیە ئێرە شاری لاس ڤیگاسە لاس ڤێگاس نەڤارە شاری قومارکردن شاری پارە سەرفکردن ماتۆر پێشی ماتۆری بەرزکەمەوە بگمە جێکی ڕاز سینیەر کورت سەبسکرایبەری نوێمانە بخێری برە thank you for subscribe my channel okay thank you appreciate that okay گەیشتینێ کارلی کارل جانسن یعنی CJ کراوەی Carl Johnson and CJ. Hello, Carl. Been a long time. Officer Penny. لما جاك تمانية Yeah, يا I was starting to miss you guys. خليك غريبي تعمل Now, كاب. why don't I believe you? Get over here. E7 والله Now, همام things مشنا have هيس فرق developed يعني. since the last time we بس met. جرافيك كان توزق برز Despite our كريتو best بحسابي effort, اخوان. The gig's nearly up. I'm sure you'll find some way to keep your badge. Your kind always do. You still don't get it, do you, Carl? كاو خوش This ain't about keeping some كاو. fucking badge. Hey, listen to the man. جابنا بقى كريع. مصر كبا زونيم بوليسم. We all the same, Carl. You, ماما وشي. me. عملنا تو. We all trying to pull ourselves out of the hole. دمانه لنا Somebody قبركي steps بينا on دري. me, I gotta step on you. بس أمن زخلي كانش ساقدم دكه. Fucking me. He's been gone too long, Tenpenny. تاري قرشتي دكه دي. قرشتي سرقته برسيتي وقرا. How you like that, you piece of shit? That give you any Aye. idea how Why? edgy I am? Get up, You bitch! stupid. Stupid. You paying attention? أقلبنا دله. Now there's a ruined Ilyas town Faruk. out west of here. Aldea, Dos pass. Mount Subscribe Valley. anyway. And there's some piece of shit DEA officer meeting with an FBI agent with a dossier. Now Okay. you get the dossier and you make both of them disappear. إيش بدا إن درشتك هي برا كندو جماعتي FBI كويان كوا. دو نفركش بكوجا. أو مستر مير هات زور بخير بمستر مير. تشاو ماني بمعدلي. Okay, where's my mentor? زانا that's my problem with GTA trilogy. Definitive edition. منتور مینه منتور کم نبزربو. Why؟ نزانم. لو بزربو؟ نزانم. چی بسر هات؟ ولیم راگل بخوای. کام سیاره چی نه؟ تو نه نکو. We need mentor please. God damn it man. یادی بیت کودی بکار بینم. فنی بکار دین هاورن. با فنه کی بکار بینم. Whoa. What's your problem, man? Huh? What's your problem? Huh? What's up? Huh? Oh, отшати. Азмет всякие шарки. God damn it. علي لبس مدري. Ой, بابا. Okay. Slow down. يا كسم بخواي. بخواي كسم. زوم ما كان سرمت كام. Please تاني نفرك مكشتي اسمنا كده. أجا بوليسش.
Shit. Shit, just kubzriya كمان بس بسنا الصحراء لا نمي ناورين. Whoa! Are you screwing with me? No, I don't screw with you. You screwing with me. بقوة دبو. أو ما انطورم دويست. وضعكم زۆر شڕ کردیە. وەرە سیارم دێ وەرە سیارم دێتە نەمردیمە وەزم خراپە. شێت ئەولۆ ئاگری کرد بە بزانەوە. What the hell? You really want me to stop? Shit! God damn it! أصلاً كوجمة. Yes. Piece of shit. يباش السلاح كم معي. أو check point هنا بام مشكلة أو دبو. أورين. استيك كودي زو خوش بكاردين أنت بشا. زاري باو كبين. Where is Too low down niggas going crazy. اوكي سعرم ده زاري باش سيتم لك دي ناس عملوا نزمات what the hell بس بزعملوا نزمات بس بدون فريق بكوش مزاريت من هايمن لاكو Okay, here we go, and هلا براين. دا. نه شهرزاد همیشه دنیا که برای شهرزاد ماست شهر چی نیست زنم. اوکی. و سه سری خوش دارم. سیبک. پرنه. I'm sorry. Bye bye. Whoa. ايواش بو. اوكي. هيز دعم منك كده. باشتني سايق من هم الدنيا. No. ادخل له من دام خملتنا ده. You hit me asshole. خدا خدشت ده وبخش الزوم بخدشت ده. طاقة بوليس من يتكيا. دلوقتي تتخارطوا. Break my shit, man. God damn. نفر چند لیره ها؟ یا هر سه چند لیره نه؟ دو نفر ما بزنم نه سه. بزنم دو نفرن میه؟ های گو او. شیت غلط من کرد. دبارو لب توبام. جیر پس گمی نازانی. What the hell? We did it right. ئەوە چی کردی خەریتەکە کولە بۆ مندانە
ئاها ئۆکێ لەگە جادەکەی بڕۆم چێوە دەچم ئەوا لەگە جادەکەی بڕۆم زانانی دەستە سەرێ ئەتینگ دەستە سەرێ ئەتینگ لێرە لێرە پێم مامی دەستە سەرێ ئەو گەیمە هیچ گلیش تێدانە باشە هیچ بێ گلیشتم شە جیا لە عسمان ڕاوستەیە باشە برام باشە ها هیچ گلیش تێدانە ئەو گەیمە هیچ بە حیاتی گلیش تێدانە هیچ شاسترین گەمەی ڕەقسە بڵای کردەوە شاسترین گەمەی لە عالەم هیچ گلیش تێدانە هیچ تااقەتیان نەبخۆیان بۆشتانە خەریکن چاکەن لە بۆ گەیمەران باشە جارە مەیکڕن بە تەمای کڕینی ئەو یاری ببن گڵیی گەرە زۆر تێدایە یەکجا گڵیچیان زۆر تێدایە لێ دروست دەکەم what the hell هیچم نەکردیەوەنە لێم دەدەن ئەو چییە ئەو چییە What the fuck? What the fuck? باشا معقول نییە معقول نییە یەک ساعت دەمێ خۆم نیویکەم خۆی نیوی ناکە خۆت نیویکە ئێ سیارە یەک سا ئاگری دەگری بێ گولەی نییەشتیوە گەیمە هیچ یعنی هیچ گلیش تێدانە هیچ Aha. Okay. بس صبر بو صبر. اوكي اش تمام. اوكي دو اف بي اي كمان كشت اف اي بي. اوكي اش تمام. كاميرا بمرا هاتوش بمرتكيا في كم مايا سي جي ليريا او ما تورش ليا زوزو باش يك ساهرين بعضان تاكاش بتزين يعني تبي هليكوبتر كي بتزي تبي هليكوبتر كي بتزي don't let the target get away okay the target is man here okay وصل رينوا تارگتەکەی بکوژین تارگتەکە بە لەمیە کولەیدەم هینم یەقیچە زە لێ خوڕینی هەلیکۆپتەری چ ناخۆشە بۆی چیز عازە کو دەڕۆ ئەو عامودەلەوە هەیە what the hell عامودەلەوە هەیە پیاندانەیە لو عادية اوكي اوكي وصل الريح واو أولو هاتي من منطقية ويا من أو منطقية ويا صاروخي دا ينزاني وانا يكون لود دبي لود با اوكي واو نزيق ولا من زور وات ذا هيل بينس ما بدون كتي هاوريان بينس ما بدون كتي
خینم زۆر جوانە باشترین خینمێ لە عالەم نەکێ ئەرێ وەڵە پێم بکات ناوە پێم نەکات خۆش نازان پێم کردیان پێم نەکات خین بکەمەوە ئاریەک ئاردوو ئێلیەک پاس ئەو لای 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 پڕ نابتەوە فەنجیش ناکە پانەکانیش ناکەن ئۆکێ ئەوزانم غەڵەتەکەی من ئەوە بوو بەسەر ئەوەی داڕۆیشتم وونیە تازە دوێ 500 مەگە بەدوم کات بەسەر منتیقەکەی ئەوەی داڕۆیشتم ئەجا بێدا ناڕۆم هێن جێ خۆفرەدانی اوكي زعما هذا الروي امان بس ما عسكري كده انا رم او ناوتي بنزاويك بيد هذا الروي ليش او بدون كتم اوكي مع عسكري كده انا رم او مع عسكري كده بخوي ناوتي بنزاويك ها بيد انا رم عندي كم بير دابرم طب بس ما كودو نكيس كود است او شاري برام ها ايكوانا عم بير دابرم او هنا رو اوكي اشتغلوا ليه او بس ما تخيب بنزايك ده الروا ورين ام ناس من دربي بيزنس ما دون نكي ورا سيصد لايك ماما لبو يكي لايك يلا سيصد لايك يزني يلا بنزي بيوني اوكي بيزنس ما كبدو بناك دي شكم لو اسامو ازو ورا بتكم ورا ازو ورا كاورا تبغى ورا كاين باش ياك بوكسيا بوكساك بيك يتاو ورا بتقرم بس بتقرم شرك كوبترة واو ورا شي نشتو ليه نشتيوه اوكي the target has abandoned the helicopter ورا نري ورا والله باش نشتمو زي بس كل خينم قال خرابه اوتشو اوكي خينا بركدو خيناتو اوي هناسا ماتو هناسا اوكي وتو خواري زين يا بتو خواري اوكي برام يك دقه تخويك دقه الراس ناتكو جنب خويا دمي بس ساق سلقه بكام وو بسعر روي يلا بيريني او نفري سيمانا قلت تبي سيكا سيبوكوجي I think هوا دي برسيشتا دي برسيشتيش بخوي انا زعيب دبينا مجنا انا زعيب لما فاسي جايبين فات سي جي قلو صباع عضلات قلو نقي يعني قلو باب الروق قرازة برندسيا خوي هلا بابير دابروي اوش قد بروتي باشا واو زوابو عركية كاورة استا تكوشم إذ إلازني تاستا لا تنش تقيدك زو باشا وتكون لا تنش تيوي كمان تسيا
ئەنە فەرق گوگڵی چی کردیە مەرەقی گەرازە زانیەوە داوای لێبردن دەکەم مەقسەدم نەبوو بە مێرانە وەو برەوە چی و مشنە هاوڕێیان ئەو هەمە خەڵکی بکوژم خۆی لەگە بەگرنەی دیبیان کوژم وە لاکۆ ژیر گڵی چی کردیە لاکۆ وایە گیان خۆت نیوی کە خۆ یەس Target is dead. زانتاياكا يبين. Where is زانتاياكا? Yes! مرحلة إزعازي! مرحلة زو إزعازو. Okay. سيارة شي خامن من هي. Okay, here we go. ناشية طبعا ناشية اوكي ئەو مەرحەلەشمان تەواو کردەوە سو بینەوە ئێرانە مەرحەلەی کەمانە نهاتەوە هیچ No. یا ما بی تلفن من لبا به و ما زرب سینو هتلی یعنی کاسینوی تا تلفن من لبا به او یاد لیر سابسکرایب کردیم دعمش کرد تقیلم دەگەرم چم لێ کردینە مامە خۆش ناو یاری کلاش ئۆف کلان بکە تۆم بۆ ئێستا ناکەی وڵای کلاش ئۆف کلان کاتی خۆی زۆرم دەکرد بە مۆبایلی ئەینەک زۆر یەکجار زۆرم دەکرد کاونتەکەم تقریبا بە 150 لێدا بوو ئەس بەزە کاونتەکەم لەدەستدا پاسۆرد نەبی کرد بوو مۆبایلم گۆڕی داهاتەوە شتش بزەو لەبیر نییە ڕێزدار گەیمەر بەخێر بێ پاس بۆ سابسکرایب بکات شتێکی لە بابەتەی بوو ئێستا ئەو کلاش ئۆف کلانەش ناوێرم دەست پێکەمەوە لەبەرەوەی تەحمولی دەوێت دەبی هەموو خۆزانانی هەم بە وەختە باشترین ئەندامی گروپی ژیرەکان لات چییە؟ هەمووتانن ئەوانەی ئەکتیڤن زۆر لە گروپی ژیرەکان سوپاسیان دەکەم ساری مارێ نەکەم دێ بابڕۆم یارە دێ بابڕێندێ Oh, Sky, let's hear. Okay, boss man. Subscribe Where to? We're gonna pay the Sindacos a visit. See how Johnny is. Win him over with some kind words during his convalescence. Well, yeah, sure. I can take you by there. I gotta get out of this game. Shit, my nose is pissing like a racehorse. That is really good stuff. Drive faster, would you please? Come on. What are you, an old lady? So you trying to get out? Yes, God, yes. I want to do something safe and legal and boring with people that like me. And have a wife and some kids and get divorced and fight for weekend access like everybody else. Listen, I'll see what I can do. Thanks, I'm just so tired of all this life and death bullshit. Oh, shit's all down my damn shirt and everything. فوت سرخوشة بهوش أنا Doesn't this shit look good on me? برماي لك بيدها وكاين شتي الشيخ ما بردمي لو جاني بما دري بس يتك بخاني بجيم
سیجێش لە سیجێ ئیشی سێر لە لازڤێگاسی بەگشتیم سیجێ دێ پارەی باش کۆ بکاتەوە خۆشی دوور خاتەوە بڕێک تا بتانین تۆڵی برای بکاتەوە لە چێ؟ Okay, let's get this over with. The I'm big the boss. small. I am the boss. I'm the boss. I am the boss. Yeah. Yeah. Okay, here we go. Let's go. ئێستاش دلی لەنگە لە بەردەکەی ئەرێ وەڵام What's going on? دەست خۆش مامە ژیر You forgot خۆشنام something? گەیمینە فشار No, look, you go on in. I'ma wait. ژیر گەیمەر ژیرش You سبسکرایب gotta کرد come with me this once. Thank If you. I pull Zaś this pas. off, I can Mam carry nadzieję. on. I know I can, but please, you gotta come with me. I'm gonna squirt my ass all over the floor. ژیر Just this باز once, گەیمی please. نازانی Okay, okay, chill. yes کاکە ژیر تۆنی سڵاو بلە This can't look good. کەین look Listen. good Everything gonna be okay. Just remember, you the boss. I'm the boss? I'm the boss. I'm the boss. I'm the boss. and the boss I am the boss. okay باشە زۆی مەری Hey, boys. Tell your boss that Ken Rosenberg is here to see him. Ken who? Ken Rosenberg. Ken Rosenberg, the guy that runs this town. okay دەبیستنە کابرای بکوژین I think نەکەی no no slow motion shit ئەوهەمە خەرکەی بکوژم بۆ هەمە گلیچەوە وەڵڵە دەمرم ئەوڕێن گلیچی گەلە زۆرە گلیچەکە جاوێت نییە جام دەکات لە من دەست بە تاواتی ئیش ناکە خۆی نیوی ناکەم بە تابەتی خۆ نیوی کردن زۆر مشکلیە what the hell لا سەبر دەڕۆنەوانە Shit! They started a fire to keep us back. There must be an extinguisher here somewhere. Find it. Carl, leave no witnesses or we're dead meat. Got the extinguisher. I got the extinguisher. Take those guys out and I'll put out the flames. ها خۆ نیوی I'm gonna کردنی زۆر start up the زعلە meat track. Stand back. I'm gonna blast these flames. وارە دەی ئێرە بکوژێنەوە I ain't leading the way. So, ow. کۆر لەم مەدەما واشی come on Carl Screw this. I'm gonna hide in the No freezer. more. Get the fuck out my way. You got a death wish? That's cool. Just fuck you then. You happy now? Don't blame me, blame yourself. okay هیچ لێرەیە تاریکە This is so exciting, Tommy. It's like old times. Who the fuck is Tommy? کەماندەی سوارکەوە Hey, what was you saying? Holy fuck. What is it about my luck? I'm زۆر screwed. زۆر Happy now? We gotta do something. هیچ لێرە مایە Well, okay, it's clear. Shit, this is insane. I'm never doing drugs again. Never, ever, ever, ever. وەرە وۆ ئەو چ بوو پێم کات تاکەم پێکات You wanna roll me, huh? نەبووی نا شۆتگەنێک بوو I think. Yo, bitch, huh? ئەوە بوو باش تاکەم پێکات لە پشتەوە okay all witnesses are dead head for the exit okay دەڵێت دەرچوو ئەو مردن where is the exit please The exit's through the stockhouse. dobrze CJ Bazergo CJ Bazergo وەسە ناکەی ئاغ ئاغ
ئادەی بەزەریشکەوەم You don't need it now. ئەدەی بێر دابڕێ دەی بێر دابڕێ دەی بێر دابڕێ ژیرگەمەی نازانین بێدەنگ بە وەرە ئەیم کورە ئەیمی چ ئەیم هەر ئیش ناکە ئەسڵان ئەمی چام دەکا Shit, we gotta get the fuck out of here. We need some wheels. Get me back to Caligula's. You calm down and follow my lead. باڵم ماڵی بەدونکەوە بێدەنگ بە پاش ئەستا خۆڵە دێن مەست شوێن سلامە You and me tearing this town up? Nobody can stop us. Nobody in the world. Johnny's a done deal, and so is his gang. Too fucking right they are, dumb pussies. Oh, fuck, I'm screwed. I'm fucking screwed. What the fuck am I gonna do? Shit! You just gotta hang in there. Play it dumb. I'll figure out a way to get you out of there. Just drop me at the airport. Nah, man. They gotta think you dead. I'll think of something. I promise. ئەوکە دەردەبی وە بکەمە تو وابزانە تو مردی دەبی چی لێ بکەن سی جێ بیر نمە ئەمە هەرانە هەمووی لە بۆ من نوێ ئێستا حال لێ نەشتانە Get in there and be cool, like you just been out for a relaxing drive or something. Calm. کەی دەرێ بەبێ دەنجی بڕۆژۆرێ I'm calm. Real fucking calm. I'm calm, Mr. Calm, Mr. Calm. That's me, Mr. Calm. هەلو گەرگارە چێ بەس بزانم چ بۆلۆ خەرکەوە هەردێ وۆ چیان دیتیەوە خەرکەوە هەردێ لەم لە بم ناردێن یانەش گلیچە سیارەکەم دەوێ ئەو خۆ سیارە جوانە Make a fool happy. ئەوەی دۆکتۆر درێی نازانم وەڵڵا ئاگام لێ نییە بچینە خینە پڕکەمەوە ئەزم چی مەرحەلەکەی تێ بکەین Ain't my business what you do with it. Have fun. The revolution is coming. پێویستە نانیش خۆی ناوڕێیان خواردن خواردن وێرس خواردن ئەو تێیان بەرگرێکی بخۆین برسیمانە نۆ هزار کەسمان لەگەرە هەر نەفەری هزار کەس حسابە 9,000 کەسمان لەگەرە سوپاسی هەر 9,000 بۆ 100,000 کەس 103,000 کەسمان لەگەرە حالیان پێوە هەر کەس قیمەتی 1000 کەسی هەیە لەگرە من سەودەکە 96,000 کەسمان لەگەرە اوكي لێرە بچین شتێکی بخۆین وازار تلەفۆنەکەی بدەینەوە I know it's you, you stinking perro. Look, just say what you gotta say. I ain't interested in the stupid games. Stupid games? This is my heart you play with. What? Look
Fuck you. Damn. Gotta change my number. دەرێت لەگەر وعدەدا بوو لەگەڵ GTA یارەکەی تاواکەی هاوڕێیان بەخۆتان بزان لە بەرنامە فرێژیش باسم کرد یارێکە بەگی گەلە زۆر تێدا بوو هەزار کێشەی هەبوو لێژ نەمدەکرد نەمدەویست کلایم لۆ گەمە چ بکەم کە پڕی مشکی لێبی سە زۆری مشکلەکان یانلاس کردی بەس زۆری مایە تەمنێڵ غەڵەتە تەمنێڵ غەڵەت نییە تەمنێڵ جەستە بۆ چفان کەی بەس بۆ خۆشی شتێکی ئەم دانایە دیجێی دەمێ قەڵەوی کەم قەڵەویش ئێستا بەس ئەوەیە مەسڵە عەزەڵاتی هەیە عەزەڵات اوكي بس باوەژێ دەینەوە ڕێک ئاردوو لەبرێک پاس ئەو لای خوارێ سەرێ ئەو لای خوارێ سەرێ ئەوە ئەوە ناو هیچ ناکە عەزمە و فەنەیە کۆمیدیە زۆر بەزیش ناکە God damn it. Why هیچ ناکەی why اوكي ئەوە دەمانچەکە چیلاکان هاتن بەس دەمەوێت کە هیچکە اوكي هیچ ناکەم no problem دەمانێت سیجی فات بکەین فات بەخۆم حەزم نێ بیکەمە فات چی میشنەوان دەست پێ کردی با بەڵام نایە مەحەلەکم مایە ئەندێرێ ئەویش بکەم دەبی لیرانە بی ئێستا زادەیە ئەوە پشتەمە لێرە ئەتین کەوتێ MD بزانە MD چییە لەبیرنمە بەس هەر پەیوەندی بە کاسینۆیەکەی هەیە کسینۆ ئەمریش دەڵێن کسینۆ بەرتیان دەڵێن کاسینۆ ئیتالی کسینۆ کسینۆ قسە دەکەم okay here we go Royal Casino بزانینەوە چییە كما صالح دڵی کاکە ژێش گەمە نەزان کۆمنتی من ناخینەوە دۆ ئەم من بەشەر لیمە Lost all his money in the casino and went botsom. Hey, Mad Dog! What you doing up there, fool? Come on, don't be a wuss. I don't think so, so shut the fuck up. This is over. Get a grip. You still got it? You still gangster? I don't give a fuck no more. My manager got killed. Some asshole stole my rhyme book. Shit is rough. All the kids like this Loco G or whatever the fuck his name is. Some fake ass gangster rapper bullshit. Liquor's my only friend. Come on, dog. You just need a new manager, baby. You looking at him. I hate y'all. Come in off that ledge, man. Hey, don't talk him out of jumping. We got good money on this. Yeah, good odds too. Damn, this town is cold. Man, jump. Hey, you stay the fuck away. Stay the fuck away. I'm the best rapper in the universe. Okay, then bastard rapper من همون جهان. Hell no. Thank you. خمی مخو جبسي ماركوي بخو ماركو بخوش هذا جبسه تاخي انا بخوتهم. Find a way to save Mad Dog before he jumps. Okay. ضل Mad Dog يجيب باريزه. استدي باريزه بس انا جبتش كم بسيمه بونيو شوي. هذا جبسي لو خوي بونيو شوي هيك قلوي نابي. هيك حياة قلوي نابي. اوكي. او كابل ادري باشن رابر من الدنيا بس نقول كيف تمام منع. So a little more action. بس من زي شيء قتاريكا. أو سعره بين نمدر خوي بس سعره كده هذا. Hey, that's my truck. برو تعذروي. برو باكي منا. Can I get your sneakers? Brandy, goddammit, get the brandy.
دەرێ بیگرەوە کاتێک خۆی فڕتدا A little more action. دەبی ئالەگەی You بڕۆ won't be needing those fancy clothes. A little more action. It's time. I'm gonna do it. خۆت فڕەدا دەی بیگرمەوە What the hell مرد ژیار سامان دەرێ لۆ بەرنامە بەژیرینەوە کونیا لە پەیج دەگوازینە Jump, you fool. Can I get your sneakers? Man, he's going to be pavement. Goodbye, cruel world. کەمان خۆت فڕەدا اوكي هەزارە گرتمانەوە Time to take your sorry ass to rehab, you drunken idiot. Am I still the top rapper, dude? Best there ever was. Second to nobody else, homeboy. And the name's Carl. Thanks, Carl. خليك قدام That's الصبر ضربة وزام ساعة كان هذا كم زمعت شاتي يلا زمعت شاتي GTA 3 GTA San Andreas GTA Vice City GTA 4 نەکە GTA 5 زارە GTA 6 مانەی تێ نازانم خۆشترین GTA بە بڕای تو ینی کامەیان زۆر چێژ لێ بەگرتیان یاڵا لە کۆمنتی بنووسن هەر کەسە GTA چی بنووسی زين جمهوری GTA کامە GTA زۆرە اوكي دەی بیبێنە خستەخانەی there we go بردمانە خستەخانەی مادۆجی Hey, get Okay, yourself 4, straightened out. GTA San Then we Andreas. can get you back in the studio. Carl, What? when I get clean, I'm gonna need a new manager. Thought I might look you up. Yeah, you do that, homie. ولا کەس دەینووسی GTA Vice City What's up? You ever been to the old Liberty City, mate? Sure, man. Yeah. See you later. See you around, man. دنیا پێنج کەس لایکە دەگەین یەک کێڵایکی یاڵا علیان مشنمان نمایە مشنمان نمایە بە هیچنەوەک لێرەش هیچمان نییە لۆ سانتۆسیش هیچمان نییە سەو باندێک بسۆڕی ناوەشکم تەلەفۆنێکمانەوە دەیم میشنەچنی وەگرین ئەوە چیەوە ئەو سێڤنە یەکەی لایک ئۆ مای گاد دەستان خۆش لەناو GTA لەناو یاری دەکەین ئەو یاریەکەی ناو GTA
داڕێ تەلەفۆنەکەی مەلە بۆم بێ تەلەفۆنەکە بێ بچنە لۆ سانتۆسێ لا خانیش بکڕم حەزم نەبوو ناو شارێک خانێکشمان هەبێ شوقیە خانیە چییە ناوەڵا بچینەوەی کەنار دەریایەکەی بکڕین لێرە خانیەکەی یاڕێیان کەنار دەریایە ناوەی کەنار دەریایەکەی بسەری زانتان بکڕم هەرچەندە پێچی شوقە بێ نردێکم بە چەندیە $10,000 دەکڕین بێک دەفەرچیە باتڵفێت باوەڕ ناکەم تەفری وەڵا لەوانە بێتە گەیم پاسی وازم تەفریفی باوەڕ ناکەم لەگە مۆدێکی جیاواز دابنێ فری تو پڵەی بی مۆدەکە بەس پاسکلێ زۆر سەریعە لێخوێنیش زۆر زۆر خۆشە بەس گڵیکی ئەو گەیمەی ئەم دەکوژی Excuse me, love. I'm glad to see you. You ever been down South London? I think not. Bye, Treacle. So long, Chief. Wait, Cook! Look out, buddy! خانێکی دەمەوێت لێرە بکڕم ئەوتەیە خۆیان خانیارانە باش شوقەیە مشکلی دراگۆنە زەردەکەی بکەین ئۆکە بێ بەیەک سەیڤی بکەم هەچین Shit. That's all you got? Place is shafted. What's the holdup? زۆر سەریعە Watch what you're doing. Hey, move it faster. زرتەقی کالاکۆ I need that vehicle.
مشتی دراگۆنە زەردەکەی چیم ئەم کردێت تا ئێستا کابرای سینیەکەیان ئای تینک کۆریەکە سینیەکە یابانیەکە منە شارەکەی کەش لەگەرم بۆ بزانم هەر ئەوە غەڵەت ناوم نییە ئەو پارێت و کارەبیان بەڵام ئەو کابرایە باچیم زانیم Does the sidewalk look like it's moving? هەڵۆ زانیەوە Mr. Ramfali. Gentlemen, can I have your marks, please? شکار مەقسەد چییە زانم وزیە Gentlemen? Or shall I say partners? Oh, I drank to that. چ بوو ئەو ئۆکەی تەلەفۆنەکە چارە تەلەفۆنی بوو Hello? Carl, it's me, Ken. The Leone family has made their move. Salvatore's here. Now, he's taken over Caligula. We're screwed. It's war for control of Venturis, man. War. War. There's word of some triad visitors, something that should keep them busy. I'm calling from the bathroom. I gotta go. I really gotta ژیار go. بەڵێ لە پەیجی فەیسبووکیم بەژی دەگوازمەوە هەفتانە بەرنا پەیجی لێ هەیە بزنم آخر کلو آغاردم شنوچکەمان لێرەوە گرتیە بزانینەوە چییە Top fucking buzz this! I'm peaking on the blood pressure alone! Yeah, terrific. Well, well, well. What do we got here? Here's your sandwich. Who's this pretty thing? I don't usually do this kind of shit, you know. I like this girl. What's your name, kid? Maria. And the service is not included. Hey, the woman, you fat fuck! You heard the bird. Come on. Are you kidding me? See you later, guys. And who's this asshole? The name's Carl Johnson, sir. Before working with Mr. Rosenberg here, I had the pleasure of doing business with your son, Joey, back in Liberty City. You know my Joey? I Oh, like Bobby that. Joey, So, kid, what can I do for you? Can I do for Ken, you? vouch for me. I'm a straight killer. Oh, one-man fucking army. Real dependable. Total fucking maniac, too. You know, the Forellis are sending over a crew to hit me. Their flight gets in soon. Traveling as a string quartet. I was going to send some of the boys over as a little welcoming committee. But maybe you can take care of it. Thank you, sir.
I guarantee you, you won't regret this. يلا باورين در جماعتك دين لما طار ردانه بمكوجن ور بيش وقتها لياندا باش او تا مانتور ام ساقي مانتوري بس لازم ساعي لي خرم مانتور the plane in hangar. Okay. Oh, تاري بتزم. باشا. أو تارك ما نزيم زين دو السكن. أنا بحري أو بس دي تدري برو نو غلطك ايه تبي يا برو أقليش كديسان دم دري برو بزاج ناي برو أنا أوجيك مزين راسك يعني بس خو لو كاش نسرع راسته جيم فيديو رستارت كمان مرحلة قلت شكري عليك أبا كاملي Hello? Carl, it's me, Ken. The Leone family has made their move. Salvatore's here. Now, he's taken over Caligula. We're screwed. It's war for control of Venturis, man. War! War! There's word of some triad visitors, something that should keep them busy. I'm calling from the bathroom. I gotta go. I really gotta go. Ah, damn. You only went and fed. تسافرت عن طريق البوليسي بيشتي زو خرج بس استا لو ابديت يعني لو فيرجن نوية عليك قرص يعني كده قرص عاشتني عسانية بس قرص با I'm sorry, am I invisible? يحكوا Chop fucking
پوینتەکە سیڤ باش دەبقین کە چێک پوینت سیڤ نە بۆ مینەوە بدایێت خوای گلیژ نەکە خوایە گلیژ نەکاتەوە جارەش من نەدە بڕناو بەحرێ پلیز گلیژ مەکە please don't glitch أنا تا بس لسرو الرانكا برزت ونزمت نو مسألة كوانية كان برز مياه ونزمة بمضل برنا بحري what the hell لمتين اگر استندقين عنا نوصل ليبرتي ستيك so ليبرتي ستيك سبب داري بو نشاني دابرو باشا ها داري او هابرو وستنا اوي ليبرتي ستيك اليريا اوكي برو باش اوكي درام زين دقيقة نشندر نابي دبي لكن لو لابي ركب كنا وكو خذ من الوروا اكيدي احنا ما في نمام حاليا لو يعني خون فرض منها اوكي مقصدين جوا لا غير بالنسبة للويدانية قرب كمان اوكي نابي yes please الراوس لو تزارع Sticks the game mostly. The hitman's flight due to windstorm interrupt playing before it gets to last adventurous. Aha. Okay, did it تيارك دي last adventurous اللي بيش تبقى برافو نشان زرده وحقنا باش اوكي بسم الله نشان زرده حكمني همزة زور برز بها اوكي شو برز دمه آخر درجة برز بما أصل أود تبكم Alprom. Oh, hot. نزيق ما. Okay. Okay, عيناه بحرية. Okay, دستان خوش. سباس.
اوكي دەوێت چی لێ بکەم خۆمی لێدەم اوكي دەوێت بچمە ناو باز نەکەی Come on, come on. No, نايب قاتنا وشاركي. دارەتە ناخۆشە خوایە تاکە کوپێ ڕادەگەیەت و بسوڕێ و یەکسە بگەیە سەوی حاجی زۆر ئیزعاجۆ تەقی ئەنە چێک پۆینت هەیە ما بيا ورين دبيك تقلش لي دمو سريعين اها تقلش لي دمو راس عكس بمو عاصرت اللعني بقمي كاكا اللبل هاكي شش بي كاكا دبي بس دي بقمة سرسري يعني خوي فردات سري سي جي استقعد نبيل معي بالضبط اوكي وهات بصورة مباشرة نيا بعدين بعد الصورة مو اگر حالا بکەم ئەوە دەیگەینێ وایە دەی کەمان yes Decidi confrontar essa série. What the fuck? The checkpoint like a what's going on? Oh shit! How the fuck did he get in here? Who cares? Waste him! اینم پێوە نەما خینە I ain't going down without a fight. Please CJ تیارەکەش باشە. Fly back the plane. Okay, دەوێت تیارەکەش بنیشێنمەوە. Microsoft Flight Simulator مان کردی هاوڕێن تیارە نشینەوەی GTA دەبی دەکەمە پشەوی.
ئەو سبسکرایبەری نوێ HK22 زۆر سپاس خێری بینم دیارە با بێنم ئەولێ با خۆمان حازرکردنەوە نیشتنەوەی اوكي 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 نیشتنەوەکی جوان بوو ویاننا لۆ خوای برێن لۆ خوای لایەقەش باشمیاننا دیارەکەش بینە ژۆری ئەگەری گرت ئەگەری گرت Carl, you get that dossier? Yeah, I got the files. What you want me to do with them? دیاری دەڵێ لە پسێکۆشە بەرمەدانیشتیەوە چیە بزەبت There's a ghost town, Las Brujas in the Devil's Castle. You know it? Yeah, I'll find it. I know you will. I'll see you there. Will. Carl. بەڵا ژەوە لێرەدانانرا بوو ئۆکەی دەرێ بۆرە چێن دەربێ زەحمەت بێ زەحمەت گوتوە ئەو ئەیکوانە زۆر باشە لۆ بە تیارەشی نەچی ناوڕێن ئەو مەرحەلەی لۆ بە تیارەشی نەچم وای بە تیارەکی بچین باشترە هاتی هاتیە تیارە سەخۆرش تایم بنیشتەوە هیچ مشکلەمانیە لای پۆلیسەکەی زای مەرحەلەیە چییە؟ ئێمە میشەکانی لاس ڤێنترەسمان تەواو کردی لاس ڤێگاسەکەمان تەواو کردی ئەو بێرەدا نەڕۆی ژیر بەتەرێرە هێزازمەکەی بە دەکەی ئەتیک منتیقی ناوچەی پەنجاویەکمان مایە مەرحەلە چیە ناوچەی پەنجاویەکە لاس ڤێگاسەکەی سەحرایەکەی Desenterro embaixo do fogo. Certo. Cara, olha ali não, Ana. Oh, não sei não. Do lá nele não. Gamer. What the fuck? Huh? Don't sweat.
رفاق تیارە خۆی لەگە ڕۆکە چی دە تیارەکە تەقاوە من مردم یەکسەر یەکسەر ببێ ولا دووا بۆ تخوا باز پێم نێشت دووا بۆ یان نا fucking stupid. زۆر سپاسان دەکەم بۆ پیرۆزباییەکانتان مەمنونین ئەو سەبسکرایبەری نوێ مۆنستەر یارد بەخێر بێبرە گادەواری پیسین وێرانە Carl! Hope we didn't keep you waiting, Holmes. Nah, I was just chilling. I bet you were. Got the dossier? Hand it over. Hey, everything cool now? I don't know, Carl. Eddie? Our boy's done good. No! You snitch piece of shit! You vato asshole! You sold us out! كانت الكتريك معنا You want this, huh? The fuck شو نمرت بليز قول لهم ذا Hey, Eddie, you know Tenpenny gonna rub you out too. Carl, you got it all wrong, pal. Tenpenny was the one saving your ass. Every time I wanted to get rid of you, he'd find some excuse to keep you alive. Well, now it's up to me, and I ain't such a fucking soft touch. So how's your sister? I always had a thing for her. Tenpenny and I got some great shots of her and her burial boyfriend going at it like a couple of horny chihuahuas. What the fuck? بقاص فيلي دمنا بري قناي بمري what the fuck man god damn it fuck glitchy زور يا تداوي يا زور 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 معقول نيا واتساي خد عندي التان بقاص فيلم ده نمرت ياك دوش ساعرك تقي ولا تنش تمن املهم بمرملو يعني ساعرك تقي توم تسبقم باشا باشا Hey, Eddie, you know Tenpenny gonna rub you out too. Okay. Bueno.
one saving your ass. Every time I wanted to get rid of you, he'd find some excuse to keep you alive. Well, now it's up to me, and I ain't such a fucking soft touch. So how's your sister? I always had a thing for her. Kingpenny and I got some great shots of her and her burial boyfriend going at it like a couple of horny chihuahuas. Man, does she put out like a pro. Screw you, Pulaski. I know what you're trying to do, and you ain't gonna crawl inside my head. I ain't kidding. It's the best stakeout I ever done. Carl, you should have seen your mom's before she was buried. She was a real mess. Most of her face was hanging off. Don't fucking talk about my mom's. The boys, you know, they fooled around with her at the scene. You know, touching her, joking around and shit. Fuck you, Pulaski. Fuck you. Idiot. Thanks, yeah. Shit. Destroy. باش وهات مدري. اللي يريد صورته. راح استديو يا ريس. Fuck you, boomerang. درب تاقي بخواي. واي درب تاقي. المرحلة دي بس يتزاري بكرة. المرحلة دي بس يتزاري بكرة. المرحلة. أول شيء أنا متدامة. Hey, Eddie, you know Tenpenny gonna rub you out too. Carl, you got it all wrong, pal. Tenpenny was the one saving your ass. Every time I wanted to get rid of you, he'd find some excuse to keep you alive. Well, now it's up to me, and I ain't such a fucking soft touch. So how's your sister? I always had a thing for her. Kingpenny and I got some great shots of her and her burial boyfriend going at it like a couple of horny chihuahuas. Man, does she put out like a pro. Screw you, Pulaski. I know what you're trying to do, and you ain't gonna crawl inside my head. I ain't kidding. What the fuck's name are you doing? زار عصبي بما. دومين خوش ناوتي شكل دي بخوي. ليش ده خوش ناوتي؟ I know اللي مدرك ترى هذا قام يكني. أخورية ضبعي زدرة. Stakeout I ever done. Carl, you should have seen your mom's before she was buried. She was a real mess. Most of her face was hanging off. Don't fucking talk about my mom's. The boys, you know, they fooled around with her at the scene. You know, touching her, joking around and shit. Fuck you, Pulaski. Fuck you. أبعث مني داشي سجيدك كم. مردني ويجي بوس فايت يا بوس فايت. يكلا بوليس خرابة كان. أنا بوس فايته. ما طورك مكيف باشتر بس. نعرف بمخوالنا نفسي هارقين. زود تكني من الصورة تو فوريا.
ساري درعه كارك درعه سيو ما انطورو تشبين رايد اقرم سحرنا غوجنقنا معقولة تخوا بخوتان بري معقولة وشا رقم لو إذا بتوالي رناتان بيكوجم نعمل يا والا إلا دي بقصة كايني خوي بكا دي كان ما انتورتو او مانتورا باشا كان بريم تخوا مانتورا مديك دقة لاكو Hey Eddie, you know Tenpenny gonna rub you out too. Carl, you got it all wrong, pal. ايوه رايح شوية فوق شانس كانت مزاري بخواي بس قلت قد براتش لي دم بيجا مزو اوكي هسه تعمل كوجم اكيد تعمل كوجم بزارة السعر كي يزور سريع ايشا فاساي نايجا مان Tenpenny was the one saving your ass. Every time I wanted to get rid of you, he'd find some excuse to keep you alive. Well, now it's up to me, and I ain't such a fucking soft touch. هتزاير ريكوش تقوري زين So how's your sister? I always had a thing for her. Tenpenny and I got some great shots of her and her burial boyfriend going at it like a couple of horny chihuahuas. Man, does she put out like a pro. Screw you, Pulaski. I know what you're trying to do, and you ain't gonna crawl inside my head. I ain't kidding. It's the best stakeout I ever done. Carl, you should have seen your mom's before she was buried. She was a real mess. Most of her face was hanging off. Don't fucking talk about my mom. The boys, you know, they fooled around with her at the scene. You know, touching her, joking around and shit. Fuck you, Pulaski. Fuck you. برد الراوس تطبق قرآن سرب قري هكا الزور اخواني Not feeling so fucking full of yourself now, huh? Yeah, well, them's the breaks, fuck. Any last requests? Yeah. Can I fuck your sister? You an asshole to the end. Punk motherfucker. Punk motherfucker. Punk جدا. مرحلة كان بري ومردو. اوكي بس سيبون يا. What the hell? مرحلة كان بري. هذا مردو. اي خواجل اي بصاب واخوة لك تيقل اخوجو وخوش بلازم سيبو دبو اسلام مرحلة برية استيانا لا بس ما خانيش سيبوش خوم كوبد بس نسرع mission passed so do you save booby? Azam
ئای خوای گیانەی وەک خۆی خۆش ڕقتەجی لە یادگاری ببینێن دوای کەتکەن خۆتانە گروپی دارێت خۆش ڕۆ لەقتەیە ئەو پلاسکیە لەگەت عقلی مەگەمەی کرد بەڕاستی لەگە عقلی من گەمەی دەکرد ئۆکەی پلاسکیشمان کوشت چێمە ئێستا سواربوونەی هەر بەڕێوە سوار بوو سیجێ هەر بەڕێوە ئاکەی سەدەی تەلەفۆنێکمان لە بۆ بێ بزانم وەنیە مشنمان نمایە بە حیساب کتاب پۆلاسکیشمان کوشت دەی بگەڕێنەوە سانادرێسی منتقی سانادرێسی ئەن لە سانتۆس لێرە هیچ نمایە بچم سەی باشکە بکەم يعني زوجتي واخد ضرورة تلفونها معنا بابا ليش خانيك مان هي اشتك الرويدة دقمن بو او الرويدة بنو باش تمشاكنو Acho que o áudio aí do ZHEER. ئەمە دەی بگەڕێنەوە چیان شاری بەڵام عەکس بڕۆ باشترە بسمەوە لاس ڤێگاسی لانە لێ مشنەکەم ماوی یان بگەڕێمەوە لە سانتۆسی I don't know بڕۆ مشنی دۆلارەکان سامان باوای سبسکرایبی کردین زۆر سپاس مشنی دۆلارەکەی بکەین وەرە دۆلارەکەم گەلە زۆر کردیان ئۆکەی با بچین دۆلارەکان زۆر بێزم تاکرێت دووسێ یەک دانە دوو دانەک مایە ئەو ژنەی زعازەکەیە خوشتیتی ئەو کوڕیان نازم خزمیتی خوشتیتی برادەریتی ئارەنەوە بانقۆشتی دەدزن ئەناز گەیمەر زۆر سپاس ڕێکەوت محەممەد زۆر سپاس بۆ سەبسکرایبەکەت funny man, so funny. Like GTA is so funny. Yeah.
حسين حسن حسين سبسكرايب كردين زور سپاس اوكي دولارك دبي ليرة نبي اكس راي سبسكرايب كردين دور سپاس سحيب سرباس بخير بي زور سپاس بو سبسكرايبكت That's my bad hip you're bumping. Now, I know you blind, man, but you gotta see this. Very clever. So what's the prognosis? لاحظت كم الله يفتح كم بس أنا زوري بيرتين next to impossible. Hear me out on this, homie. All right, the cash room is on the bottom level. Okay, بس أو زيما ما أبزام I think لقال أو بياو ينزايم دي لقال وونجي. Luckily, there's always one guaranteed weak link in any security setup: the human heart. Okay. Derebro Caligo Casino. Oh, هاوريان مانتور ناس داركم. يس شازي مانتور العالم. شاز. The Cropper has a key card. No, so okay. Rebudiko. راستي حسن. سبسكرايب كردين زور سپاس كاك راستي بخير بي. تبقى ريو باش زور نزيج. نمزاني دعالي برندكم كزولي نزيكم اوكي؟ اوكي نمزاني. زبقى بيتر رويستا اوكي سبوك او ميتر كشمان خويا بوليس ده ولو خويا بوليس glitch كردي سا اي خويا جان the lack of police اها ديسا خويا بوليس ده اها نبي لنا كم دبي تقاشبه اي بابس فوزايا چی دروست کروجنا ما پلیسا کاش ay خواه تبزولين اوكي اخيرا نزولا بس اخوي البوليسي داوا وات ذا فاك قولوا حزين اخوي البوليسي داوا اها ادي يقدرون تقاوى جيم هو روك ستار تقداوى الشي باشا تبزوليا لا بقى البيدر روي Banka zado design.
ناویزاری نزیک بۆ تا ڕادەوەستی اوكي ڕاوەستە ئەو تۆ جێژی زۆر خراپ جێژی زۆر قۆڕ دەویستمە ژۆرێش بەداخەوە چاوتان بگرن لێرە Grapper is here somewhere, find her. Oh. Uh-oh. أتشاوني. Wow, it's nice and tight. Okay, أتهوني. What the hell? صدق يعني Come on, look out. What did she tell? Saman torgam. What di saman torgam nima? Di san glitch çıkıştı. Fuck you. Fuck you. Fuck you. Nazım seri važno GTA. معقولة دير راس بك ما ديسان استخول البوليس ده هاني استخول البوليس كي دوا ورين نفس الشيء ده ما كان يكسروا يداه يستشعروا يداه English زۆر سپاس بۆ سبسکرایبەکەت دەبڕە دەی ئەو پۆلیسەکەم لەلادای خۆی دەمری ئەوجا لەوەی خۆشتر لێوەکی پۆلیسایی بەسەر لێ خوایە چاو خۆشە مەڕوان زۆر سپاس بۆ سەبسکرایبەکەت پۆلیسێک ولا دەمێستا من نابی لەوەی زۆر دوورکەمەوە نای پۆلیسم نەگەربی دەیبچینەوە شۆپەکەی کاراوەستە دەیم فەنی پۆلیسی هیچ دەکەم move on to level okay رێگا varaardû serê xwar hîj nakim
ئارێک ئاردوو ئۆڤەر ئاردوو سەری خوارە سەری خوارە سەری خوارە سەری خوارە ئەو ئیش ناکە ئارێک ئاردوو ئارێک ئۆڤەر ئاردوو سەری خوارە سەری خوارە سەری خوارە چکە پۆلیسان دەکەم Please, bro. Khoyan kuşt. Bak komedine polisana. Okay, ekstra smażere polis na mnie. Come on. Okay, to. Wow. Uh-oh. طبعا داخل عيبة مش هشتغل مكان تعمل جيمك او غيره هاي اريك اوفر اردو سري خواري لا كي بوليس فاني جناقة سندي بيبا او الى ديبران ان شاء الله بوليس امني لبيك دي زكم غوريا سيارم غوريا امني كله بيره بس بزام ترى وصل سري فرعي بالضبط Come on. Maybe. Ay, juez, lo puedes dar de acá. Lo de acá no van a. Zum Schuhschläger. Taka CG jest tam, nazwam CG jest taka. Ochronę nie biegnie. Aurę nam kierdział game. To nie play du rago te asta game nekto. Aga polis nem garre da kamo işe kay badan antiya. Orada. اوكي شيتك يشكر والله شيتك يشكر صار بخوي يشكر نازم تسمكر بس صار بخوي يشكر هر باشا الوقت زور باجي شكرت اوكي طاو خانيكاش ما ديتو دريلي سيارة الراقلة زين سدقاورين قصدك يمشي شقوردك شو قوردك The gimp will arrive shortly. Wait around and make sure he doesn't make the copper.
any younger here. اوكي درينا فرق استاد ديم تبي نقرا او بستجوري او بخو 50 جوري It's your funeral, asshole. Make me run it up, beat you to a pulp. The door's open, Master. What? Come on in. I'm ready for you. You've been a naughty girl. Oh, I know. I know. Spit it out, filthy worm. You'll never break me. Hey, if you good, I'll punish you more. Oh, Benny, you minx. جيت عم بقرن سكيب نابي Oh, girlfriend شو اوكي الجيرفريند ايش كشتها Bitch, huh? مرحبا ايش ما تاكلت والله بكونسول ياريكم اوكي يا راني خوش يستم فيما ابي يعني كردن بصم تا مازدقم بس كمش داني ما سپاس لەگەرم بوو نەوشە لایڤێکی خۆش بوو ئینشاڵڵا دۆستان دەکەم چاو تاماز دەکەم ساعت 2 وەختی خێوەیە لایڤ ناسڕمەوە لایڤ هەدەمینێنە بە خۆتان دواتان سیرکەنەوە چاو تاماز دەکەم تا ئەم ئەو شەهر یاریم دەکرد گوتم با لە بۆ ئێوەی خۆشەویست بە لایڤی گوازمەوە هەندێکتان هەندێک لەو گەیمەکەی بینن تا تەمازەکەم خۆشەویستن دانەتان سڵاو ڕێزم هەیە سەبسکرایبەر نوێیەکان ئەوانی لەو لایڤی سەبسکرایبیان کرد ئەوانی تازە بوون هاتنە ناو چناڵی گەیمینگی ژیری سپاستان دەکەم تا ڤیدیۆیەکی دیکە بەخواتان دەسپێرم خوداتان لەگەڵ